سڵاتان لێ بێ هاوڕێیان بە ڤیدیۆنێک گەڕاینەوە لاتان هیوادارمە لە خۆش و کامەراندن. ڤیدیۆ ئەم جارەمان لەسەر تەکنیکەکانی خوێندنە. ئێستا ڕاستە تۆ بڵێ لەوانەیە زۆر تەکنیکی خوێندنە، بەڵام ئێمە باشترین و نایابترین تەکنیکەکانمان هەڵبژاردووە بۆ ئێوەی خۆشەویست. تەکنیکەکانی خوێندن دێنە سەر خاڵی یەکەم، پخوتکردنەوەی بابەتەکان یاخود کورتکردنەوەی بابەتەکان. ئەمە بۆ ئەو بابەتانەیە کە زۆر گرینگە دیاری دەکەی لەسەر پارچە کاغەزێک. وەمەرجەکانی پخوتکردنەوە یاخود کورتکردنەوە چییە؟ یەکەم، ئەو شتە بنووسە کە بیرت ئەچێتەوە زوو، واتە تۆ یاسایەک زوو بیرەچێتەوە یاخود بابەتێکی بیرکاری زوو بیرەچێتەوە لەو پارچە کاغەزە ئەینووسی. خاڵی دووەم، ئەو شتانە بنووسە کە گرینگە و زۆر بەرچاوت ناکێ. اینجا ژمارەیەکە، خاڵێکە، بابەتێکە یاخود یاسایەکە. دێنە سەر تەکنیکی دووەم، تەکنیکی دووبارە بەکارهێنانەوە. تەکنیکی دووبارە بەکارهێنانەوە چییە؟ واتە تۆ ئەو بابەتی کە دیاریت کردو دووبارە پێداچوونەوەی دەکەیت بە هایلایت ئەو خاڵە گرینگە دیاری دەکەیت. بۆ نمونە هایلایت بە هایلایتێک ئەم سەوزە خاڵێکی گرینگە تۆ دیاریت کردووە، لە کاتی خوێندنەوەی ئەو بابەتە بەبیر دێتەوە ئەو خاڵی کە دیاری کردەوە بە هایلایتی ڕەنگی سەوز بووە، ئەو کاتە لێرە زانیاریەکەت بەبیر دێتەوە. ئەمە تەکنیکی دووبارە بەکارهێنانەوە. دێنە سەر تەکنیکی سێم کە تەکنیکی کۆکردنەوەیە. باشە، تەکنیکی کۆکردنەوە چۆن بەکاردێ؟ تۆزێک ناوەکەی سەیرە. ئێستا پێت ئەڵم تەکنیکی کۆکردنەوە چۆنە. تەکنیکی کۆکردنەوە هێنانەوەی دوو بابەت کە پەیوەندی بە یەکترەوەیە. با نمونەیەک بێنینەوە. بۆ نمونە لە بەندی یەک باسی مادەی کردو بە جۆرێک، لە بەندی حەوتە دیسان باسی مادەکرەوە بە جۆرێکی تردا. تۆ ئەم دوو پێناسەی یاخود ئەو دوو باسە دێنیتە سەر پارچە کاغەزێک، ئەڵێی لە بەندی یەکەم بەم شێوە باسی مادەی کردووە، هەروە لە بەندی حەوتەم بەم شێوە باسی مادەی کردووە، کەواتە تۆ دوو بەندت هێناوە سەر پارچە کاغەزێک. ئێستا دێنە سەر تەکنیکی چوارەم، تەکنیکی نەخشەی هزری. بۆ ئەو بابەتانە بەکار دێت، بۆ بابەتانە بەکار دێت کە تۆ زۆر ئاڵۆز و قورسم بەلاتەوە. باش، ئێستا ئاپرسی چۆن تەکنیکی نەخشەی هزری بەکاربێنین؟ بۆ هەموو وانەیەکە بێت. بەڵێ تەکنیکی نەخشەی هزری بۆ هەموو وانەیەکە بێت، بەڵام بۆ بابەتانە زۆر باش دێت کە لە بەرکردنی تایە و کەمتر تێگەیشتنی تێدایە. تەکنیکی نەخشەی هزری چەند جۆرێکیە، بەڵام ئەو جۆرانی کە من خۆم سوودم لێ بینوە بێوە ئەڵم خۆی سێ جۆر ئەوانەی کە من خودی خۆم تاقی کردوێتەوە سوودم لێ بینووە. بەم جۆرەیە ئەوە تەنها بۆ نمونە مێناوەتەوە. بۆ نمونە لە بابەتی کۆمەڵاتی چەند کیشوەرمانێ؟ 7 کیشوەرەکە. تۆ دێ 7 کیشوەرەکە ئەنووسیت، لەبەری ئەکەیت یاخود بە دیواری ژوورەکەتە هەڵەواسییان بە هەر شوێنێک بێت کە خۆت بتەوێت. ڕۆژانە سێری ئەەکەیتەوە، لە کاتی هێنانەوە لە تاقیکردنەوەکان ئەزانی بۆ نمونە مامۆستا هێناوە 7 کیشوەرەکە بژمێرە. تو ئەو تەکنیکی نەخشەی هزریت بەکارهێناوە بۆ 7 کیشوەرەکە. ڕاستەوخۆ ناوی 7 کیشوەرەکەت بەبیر دێتەوە. ئەمە جۆرێکیان. جۆری دووەم بەم شێوەیە، واروها جۆری سێمیش بەم شێوەیە. ئەمە زیاتر بۆ بابەتە بیرکاریەکان بەکار ئەهێنرێت، بەڵام ئەم دوو جۆرە تەکنیکە من زیاتر بۆ بابەتە کۆمەڵایەتیەکانی بەکار ئەهێنم. دێنە سەر تەکنیکی پێنجەم کە یەکێکە لە هەرە باشترین تەکنیکەکان، ئەویش تەکنیکی پۆمۆدۆرۆ. بەڕاستی من خۆم زۆر سوودم لەو تەکنیکە بینیوە کە 25 خولەک سەحی و 5 خولەک پشوو وەردەگرین. دێنە سەر خاڵی شەشەم کە تەکنیکی فلاش کارتە. ئەمەش هەر یەکێکە لە باشترین تەکنیکەکان وەکو تەکنیکی پۆمۆدۆرۆ کە من لە ئەزموونی خۆمەوە باسی تەکنیکی فلاش کارت ئەەکەم. فلاش ئێستا پرسنانە بڵێم فلاش کارت چۆن بەکاردێم؟ من خۆم پێشتر ئەوانە بەکار ئەهێنم. ئێستا من بۆ فێربوونی زمان ئەمانە بەکار ئەهێنم، یاخود ئەگەر ئەم جۆرەش نەبوو ئەتوانی ئەو ستیکەرانە بەکاربێنیت. با پێت بڵم چۆنێتی تەکنیکی فلاشکار چیە؟ تۆ لێرەیە پرسیارەکە ئەنووسیت، هەروەها لە دواویشەوە وەڵامەکەی ئەنووسی. تۆ ئەم پرسیارە لە خۆتەکەی. بۆ نمونە ئەوە تەنها نمونەیەکی سادەیە. های هەڵەو هەی. ئەمە بەچی دێت؟ بەچ واتایەک دێ؟ ئەگەر تۆ زانی کە ئەمە هەر سێکی بەواتەی سڵاوکردن دێ، تەواو ئەیخەیتە لای دەستە ڕاستت، دەڵێت تەواو زانیم. دەیتە سەر پەڕی دواتر، دیسان پرسیارێکی تر هەیە. What is your name؟ باشە، what is your name مانای چییە؟ تۆ ماناکەی نەزانی، ئەیخەیتە لای دەستە چەپت. کە ئەمانت بەکارهێنە سێریەکەیت دەستە ڕاستە زیاتر بووە یان دەستە چەپت. کە سێریکە دەستە ڕاستە زیاتر بووە ئەوە تۆ بابەتەکە زۆر بە جوانی تێگەیشت و بەڵام سێری ئەگەر دەستە چەپت زۆر بوو واتە ئەو وەرەقانی کە نەتزانیوە زۆر بوون
دەبێت و دیستانەوە پێداچنەوە بە بابەتەکەتکەی دووبارە فلاشکار بەکاربێنەوە بەڕاستی زۆر ئەم تەکنیکە زۆر باشە من لە خودی خۆمەوە واتە لە ئەزمموی خۆمەوە قساکەم نەک بڵێ ئەوە یان لە شوێنێکی ترەوە بێن نا ئێستا دێنە سەر تەکنیکی حوتەم تەکنیکی شیکردنەوە ئەم تەکنیکی شیکردنەوە چییە؟ ئەم تەکنیکە تۆ بابەتەکە سەرەتا بە جوانترین شێوە ئەی خوێنیتەوە لی تێگەی دواتر دەی شیکردنەوە ئەکەی جا بۆ کەسێک بێت یاخود بۆ شتێک بێت یان لە هزر و مشکی خۆتا خۆت وەکو مامۆستا بێنە بەرچەو کە بۆ خوێندکارەکان شیکردنەوە دەکەن. تەکنیکی هەشتم تەکنیکی دابەشکردنە ئەم تەکنیکە دابەشکردنە چۆن و چۆن دەکرێت ئێستا پێتان دەڵم کە ئەم تەکنیکە چۆن دابەشەکرێت ئەمە بۆ نمونە کتێبەکانتانە تۆ سێ دەکەی دەڵێ ئەی باوکە و هەم کتێبە چۆن تەواکەم بەڵام نە تۆ ئەم کتێبە ئەکەیتە سێ بەشی سەرەکیەوە ئەوەندەی دێ ئەکەیت ئەمە بەشی ئاسان بەشی مامناون بەشی قورسەکە دەکەیتە سێ بەشی سەرەکەوە بەشی ئاسانەکە کەمتر کاتی دەوێت و بەشی ناوەڕاست کەمێک زۆرتر دەوێت بەشی کۆتایش ئەو کاتیما ئەتوانی بیخوانی کە بابەتە قورسەکەیە. گەشتینە کۆتایی ئێستاش پوختەیەک باز دەکەینەوە بابەتانەی کە ئێستا خوێندومانە پوختەیەک لەو بابەتانەی کە لەو ڤیددیۆیەدا باسمان کردو یەکەم بابەتەکە بە جوانی بخوێنە دووەم باسکردنی بابەتەکە بە جوانترین شێوە بۆ خۆت سێم کتێبەکە دائەخەیت چوارم بەیادی خۆت بهێنەوە کە چیت خوێند و چۆنت باسەکەی خاڵی پێنجم باسکردنی بابەتەکە بۆ کەسێک یاخود بۆ شتێک خاڵی شەشەم و کۆتایی لە هەمان ڕۆژدا پێداچوونەوە بکە پێداچنەوە بکە کە چەند ڕۆژێکی پێچوو بابەتەکە دیسان دووبارەکە هێشتان ئەو زانیارین کە تۆ چەند ڕۆژێک پێش ئێستا خوێندوتە لە یادت ماوە یاخود لە یادت نەماوە گەشتینە کۆتایی ڤیددیۆکە هیوادارم بەدڵی هەموو لایەکتان بێت ماڵاوە.